با بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە مەبەستی پێداچوونەوە بە کەرتی پیشەسازی سەرجەم کارگا حکومیەکان لە ڕێگەی زیادکردنی ئاشکراوە دەفرۆشرێن بە کەرتی تایبەت. با پێی زانیاریەکان 32 کارگەی حکومی هەن کە نزیک بە 20یان لە کار کەوتون و بڕیار درراوە سەرجەمیان بفرۆشرێن لە جۆری کارگەکانی ڕۆن و گەچ و چیمەنتۆ و ڕستن و چنین و خوری و جگەرە و بەردی مەڕمەڕ و پۆشاکن. با بڕوای بڕیاردەری لیژنەی بازرگانی و پاراستنی مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستان ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم نایاساییە و داڕوخانی یەکجاری ژێرخانی ئابووری هەرێمە و پەرلەمانیش بەهۆی پەخرانیەوە هیچ دەسەڵاتێکی نییە. بیرکردنەوە لە فرۆشتنی کارگە حکومیەکان لە ڕاستیدا یەکێکە لە خاڵە زۆر نالۆژیکیەکان، یەکێکە لە بڕیارە نامەنتیقی و نایاساییەکان و ئەمە لە ڕاستیدا ئەکرێ بڵێن تەپین و کوشتنی ژێرخانی ئابووریە بە تەواوەتی لە هەرێمی کوردستاندا. پێم وایە پەرلەمانی کوردستان لە ئێسادا ناتوانێت هیچ ڕۆڵە بینێت و حکوومەت بۆ خۆشی بەڕاستی ئەم بڕیارە کەداوەتی پێم وان نییە پرسوڕای بە خەڵکانی شارەزا کردبێت بۆ دەرکردنی بڕیارێکی لەو شێوازە، بۆیە ناکرێت حکوومەت بەڕەهایی بی لەوە بکاتەوە کارەکانی بفرۆشێ. دەکرێت کارگەکان زیاتر بکات، زیاتر ببژێنێتەوە و پشت بە کەرتی تایبەت و خاوەن پارەکان لە هەرێمی کوردستان بدا. با پێی زانیاریەکان هەرێم خاوەنی نزیکەی 13 جۆر کانزای سروشتیە و تەنها بەهۆی لە کارکەوتنی کارگە حکومیەکانیش نزیک بە 5,000 کەس بێکار بوون. لە نەبوونی کارگەی بەرەمێنەر حکوومەت ناچارە بە هاوردەکردنی شتومەکی پێویست کە بە پێی زانیاریەکانی پەیام تەنها لە ساڵی 2016 بە بەهای زیاتر لە 5 تریلیۆن و 151 ملیار دینار کاڵاو شتومەک هاوردەی هەرێم کراوە. ئەوەش لە کاتێکدایە قەبارەی موچەی فەرمانبەران لە ساڵی 2016 6 تریلیۆن و 500 ملیار دینار بووە. بڕیاری فرۆشتنی کارگە حکومیەکان بە کەرتی تایبەت سەرەڕای زیان گەیاندن بە ژێرخانی ئابووری لای بەشێک لە ڕۆژنامەنووسانی ئابووری ئەوەشی لێ دەخوێنرێتەوە پێدەچێت ئامانج لەو بڕیارە قازانج گەیاندن بێت بە کۆمپانیا حزبی و شەخسەکانی نزیک لە حزبەکان کە بە نرخێکی ئەرزانتر پێیان بفرۆشرێتەوە. خۆی ڕێیەکەی ئەوترێ لەبەرەوەی ئێمە لە ناو شەرقی ئەوسەتاین و بەتایبەتی لە ناو هەرێمی کوردستانی شائبینین زۆرێک لە کۆمپانیەکان ئەگەی حیزبیش نەبن هی شخصیاتی ناو حیزبەکانن یاخود نزیکن لیانەوە ئیشوکاریان پێداون. ڕەنگە مەبەست لەم بڕیارە بۆ بێ کە بیدەن بە چەند کۆمپانیایەکی دیاری کراو بۆی دواتر قازانجەکە بچێتە گیرفانی هەمان ئەو حیزبەی کە خۆی قەراریاوە. ئەم گومانە ئەکرێ بەڵام تاکو ئێستا ڕوون نییە کە ئەو کارگانەی کە ئەو عفو ئەو کۆمپانیا و کەرتی تایبەتانەی کە سەر بە حیزبەکانیان نزیک لە حیزبەکان ئایا قەراریان داوە ئەم کارگانە بکڕن. بەڵام ترسەکە لەوەیە کە بۆ نمونەگەر کارگەی باڵێن بەهاکەی لە ئێستا بایی 10 ملیۆن دلار بێ بدرێ بە کۆمپانیایەکی حیزبی بە ملیۆنە دلار. ئەمە کارەساتەکە لێرە دەستپێکا بۆ من پێم وایە لە ئەساسا بڕیارەکە حکوومەت بڕیارێکی خراپە و دەکرێت کەرتی تایبەت داغڵ کە بەڵام نەدەبوو قەراری ئەوە بدات کە کارگەکان بفرۆشتن. دوای لە کارخستنی کارگەی جگەرەی سلێمانی تەنها لە ساڵی 2016 بە بەهای 585 ملیار دینار جگەرە هاوردەی هەرێم کراوە کە بە پێی زانیاریەکان پێش سەرهەڵدانی قەیرانی دارایی لە 148 کۆی پیشەسازی عێراق لە هەرێم بووە. لەو ڕێژەیەش لە 130 لە سلێمانی بووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.